ليزيدهم من فضله إنه غفور شكور. مامۆستا مەلا کەریم ڕەحمەتی خوای لێبێ دیارە باس کرا کە ساڵی 1930 لەدایک بووە. خۆی فەرمووی زۆر گەورە بووم لە 11 و ئەوانە زیاتر بووم دەستم بە فەقێتی کردووە. ئەوەی کەوا دەست بدا لێرە ئێمە بەحسی هەندێک لایەنی مامۆستا مەلا کەریم ئەەکەین لە کۆڕێکی پرشەوق و شکۆدا یادی مامۆستا مەلا کەریمی موردینیمان کردەوە لە ڕووی خوێندنی علومی شەرعی و لە ڕووی ئاکاری و لە ڕووی کارە کۆمەڵایەتیەکانی و لە ڕووی باری سیاسیەوە لە مامۆستا تاهیری بامۆکی و مامۆستا سەید ئەحمەدی سەید جەمیلی تاوگۆزی و مامۆستا سەید عەبدوڕەحیم دەڵەمەڕی دکتۆر ناسیح کوڕی مامۆستا ئەمانە توانیمان تیشکەینە سەر چەند خاڵێ لە ژیانی ئەو مامۆستا بەڕێزە بە ئامادەبوونی کۆمەڵێکی زۆر لە خوشکان و برایان. هیوادارم دەرز وەربگرین لە ئامۆژگاریەکانی مامۆستا سیفەتە جوانەکانی مامۆستا تیامانە ڕەنگ باتەوە. سوپاسی ئەم ڕێکخراوە ئەەکەم، سوپاسی ئامادەبوونەکەم، سوپاسی ئەو کەسانەیەکەم کەوا هانیان داین بۆی ئەم کۆڕە بەڕێوە بەرین. هیوادارم کاربەدەستانی هەرێم سوود لە ژیانی مامۆستا مەلا کەریمی موردینی وەربگرن. ئێمە مەلایکەی سەر عەرزین هاتوون بۆ ناوتان خزمەتمانە. تنزل الرحمة عند ذكر الصالحين. پاش ساڵێک لەسەر ڕاستباردەی مامۆستا مەلا مەحموودی عەنەب ئەچێتە گوندی عەبابەیدە و دەبێتە هەستاین بە دیداری مامۆستا کەریمی موردینی. ئەم دیدارانە دیارە ئەمە یەکەمین دیدارمانەوە زنجیرە دیدارێکمان ساز ئامادە کردو هەمومان لە بەرنامە لەسەر هەموو ئەو کەسایەتیانەی کە ڕۆژی ڕۆژان خزمەتی دین، خزمەتی نەتەوە، خزمەتی ئەم نیشتیمانیان کردەوە. زۆر جار شوێن دەست و کاریگەریانەیە بۆ ئەوەی ئەو کاریگەری هەبێ بەردەوام بێ، بۆ ئەوەی بیانکەین بە قودوە، بۆ ئەوەی قودوەکان زیندوو بکەینەوە. زۆر جار ئێمە پەنابێنە بەر قودوەی دەرەکی، بەر خەڵکانی دەرەکی ئەیانکەینە پێشەنگی خۆمان. زیندووکردنەوەی ئەم کەسانە کاریگەری لەسەر ئەوەیە کە بتوانین لە ناو خۆمانە، لە هەناوی خۆمان، لە بەردەستی خۆمان، لە ناو بە زمانی پاراوی خۆمان کەسایەتیە دروستکەین کە بتوانین کاریگەریان لەسەر کۆمەلگا هەبێت و بتوانین ئەو ژیانە گەشەی کە هەیەە زیاتر گەشتر بێت و بەردەوام بن لە ژیان، بتوانن ژیانی چووکە ئەوانەی کە کاریگەریان هەیە. مرۆڤ دوو جۆر ژیانی هەیە، ژیانێکیان کە خودای پەروەردگار پێدا لە سەرەتای ژیان و تا مردنی، بەڵام ژیانی دووەم ئەوەی کە خۆی دروستەکە. زۆر جار مرۆڤ هێندە ژیانی خۆی دروستەکە، کارەکانی هەموو هەتا ئەبد لە گەردوونە ئەدرەوشێتەوە و بۆ هەمیشە ئەمێنێتەوە. جارێکی دەستخۆشتان لێکەین و ئەمە کاری یەکەمانە ئینشاڵڵا بەردەوام بین لەسەر ئەو ئەستێرە گەشانەی کە لە ناوچەکە هەبوون و ئێستا بەجیان هێشتون و بە زیندوێتی ئەیانێڵینەوە. ئەم دیدارانە پێویستە زیندوو بکرێتەوە بۆ ئێمە قەدری زانایانمان بزانین کە بەڕاستی ناسینی ڕێچکە ڕێبازی زانایمان بۆ ئێمە زۆر گرنگە. بۆچی گرنگە؟ تێبگەن کە من لە ڕێی زانستا زۆر هیلاک بوون، ماندوو بوون، قوربانیان داوە. سەرباری ئەمەش تەماشای خزمکارێکی باشی کۆمەڵگەش بوون لەڕۆ کۆمەڵایەتەکەیوە. بۆیە بەغدان بە زیندووکردن دیدارانە بەلای زۆر گرنگە. گرنگیشی لەوایە کە ئەمڕۆ زانن سوک کراوە بەداخەوەڵم دەخزاتێکی سیاسی زێنوسی بەڵێن تەماشاکەین زانی سوکرد و قەدری زانانی نێشتە مامۆستانی نێشتەوە. بۆیە گرنگە ئێمە ئەمڕۆ ئەم دیدارانە پەرە پێبین لە شوێنەکانی کە لە گەرمیان، لە شارباژێر، لە پێنجێن، لە شارە زوور، لە شوێنەکانی کە بۆی کە بزانیانمان بناسیین بزانمانە چۆن دوان زانست نەگەڕان و چی ڕۆڵێکیان بینیوە لە خەباتی کوردایەتیشە. ئەمانە بەڵێ زانا بوون، خزمەکاری مزگەوت بوون، بەڵام هەم هەتی سیاسیش بوون. بۆ معنەیە کە بڵێن خزمەتکاری کۆمەڵ بوون و هەروەها زۆر کاریان کردوە سەپاراسی ناشتی کۆمەڵایەتی. ساڵی 1952 دەچێتە زانستخوازی مفتی پەیدا ئەکات و کتابێکی بە ئەمە کە بێت بۆ مامۆستا شێخ نورەدین و شێخ خالید و شێخ جەمیلی مفتی.